بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. بريزان خوشويستان خوش عالم بخزمت ايوي بريز دقموا لزنجيري تلو يكمين سبارت بپروردي من ضال وبتايبتر لو باشكوي كدامنا سبارت ب هاسو كود كردني وپرورده كردني من ضال لقا بابتا سوشيال ميديا بقشتي و آميرة سردمية كان أو بابتاني كزوز المهمة براستي أو خلق بقشتي آلو ديبوا براستي بابتي كرنجة خلق كبي نطاني دس برداري بي بالله عندك بابتي شيء رنجة زور ضرور نبيتا أو كزوز المهمة بكانيناني توركو ملايات كان وتسونا الناوي كاتي كإنسان يتشي لو توركو ملاياتيانا كزور زورن چۆنیەتی ئینسان هەڵسو کەوتی لەگە بکە و بە تایبەت دایک و باوک زۆر لەسەریان پێویستە ئاگاداری باشی و لایەنە باشیەکان و خراپیەکانی منداڵەکە ئەو لە تۆڕە کۆمەڵاتیانە بکەنەوە لۆ منداڵەکانیان. مەسەڵەن لۆ نمونە کۆمەڵێکی زۆر لەو بابەتان لەو تۆڕە کۆمەڵایەتیانەمان هەیە کە بەڕاستی بوویتە ضروراتی ژیان، یعنی هەندێکیان كإنسان ناطاني نيبيتن بتايبلو أو كساني كتمنيان برو سرودة سيتن لو نمونا تمني هرزكاري أو كسي كدتسيتا بيمانغا أو كدتسيتا كوليش براستي لو قناغا رنگ ضروري بهايبي بران بيويستا دايكو باوك بيويستا اواني كاري پرورده دكن پرور شياران براستي زور بتاچي نصيحتو آموشگاري أو من دالانه بكن لا نباشي ولا نخرابي أو تورا كومالاتيانا شيب كنوا روم كنوا لبو زقر قوشكات تورا كومالاتيا كان زورن يقلوانا فيسبوكا يقلوانا انستغراما يقلوانا تيك توك سناب شات فايبر تويتر ماسنجر ايمو يوتيوب تيليجرام أنا كومالك شتن بلام بقشتي استعيبه أقصيدي همو أو تورا كومالاتي أنا بكي بيقومان خلقتي زور يعني ببي سانسور ببي رنقة لوا أو تورا كومالياتانا تورا كومالياتيانيان هيا بكاري دينن بلام أوي كزور مهمة دبي إما أقدار بي هندشيان هنا براسي خزمتي مروفياتي دكان زوزور قرنقة بلام هندشيان هنا زور بداخوا والله إنسان أجر إيمانك زور بقوتي نبيتن وكو خورة وايا وكو لناو بري إنسان وايا يعني أو إنسان خودي خويو لناو دباتن سبحان الله تأثير لو خانة وادا كشي دبيتن لويا دبي أو كسي كوا آدك دكا كتيكلي ناو أو يجي لو توركو ملياتيان دبي أو تسني كاستأمن بو ايوي باز دكا دبي زور وشيار بي دبي زور آقادار بي دبي دايكو باوك زور بوردي آقاداري من ضالة كان يمكنوا لخرابي أو توركو ملاياتي يقلوانا فيسبوك انستغرام تيك توك سناب شات أو أنا براستي توركن يعني وكو كتون خواي يقول لك باسي آرق دا فرمويه خواي يقول دباري آرق دا فرمويه يسألونك عن الخمر والميسر قل إثمهما أكبر من نفعهما أي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بسيار اللي ركن لدرباري آرقو قمار أي بيغمبري خواه بيام بفرمو إثمهما خرابي آرقو قمار زور زياتر خرابترا لسودو قازان زكي لو استاج ايما كباسي فيسبوك انستغرام تيك توك سناب همو أوانا لايني باشيان هي لايني خرابيشيان هي بلام زور آقادار بن بتايبل لو كسك أقدو زور زال نبي بس نفسه حزو آرزو خوي والله تيركوي توشي قناح وتراواني زور خراب دبي بتايبل لبو آفرتان كتان زور زاري وايا توشي خلي زور غراب دبن بدل صافي خويان بنزاني خويان تيدكون توشي داوي زور خراب دبن لو براسي أوي كزوزور قرنقا مثلا لونه من فيسبوك عادتي واي أتو كدي تيدا بريباسي بابتا كان أوديو دكي ناو ناوشتك اللودين خوتو بدستي خود ندكتو أتو
هيت كريكك اللي سنكردي لو خوي دي تبرتاود يعني سبحان الله للروي لايني إباحي لايني خلقانك باري ددن بباري خويان بحولو كوشي خويان لوي خلشي برو إباحي ببا خلشي برو اشتخراب با لوي براستي فيسبوك سلاح دو سريع دبي زورد آقال لي بيتن عند فيسبوك زي دعاي نار رواية بانقا شي نار رواية اشتخراب فيسبوك دول لروي حاضري وبينرو بيسري بريس زي دروي زور شاخدار وقورة قورية يعني سبحان الله بز لبو تن كليكك بز تنها لبو تن اوي كوا بيجكي خوي بقود بكاتن قورترين درو دكا بز لوي كوا اشتك دكاتن شتي عجائب سيسير بلاو دكاتوا لوي بيجكي بقود بكاتن لوي او بابتانا دبي انساني مسلمان دبي دايكو باوشي وشيار زور بورد بي لوي آقداري من دالكاني بكاتو پروردي من دالكي بكات رولا جيان لتمني قد كهد زريمي بخواي او نوع التوران اللي من دالان دابني يعني من دالك بولي تاري ابتدائي بي من دالك بولي شجبي من دالك عمري سيزت سارد الصالة راستو تبي خوي لقنا كاتو تسمعني هيت خو او شتاني هبيتن كتسك لهرزكارية بولي سي متوسطية تارا بينزا بو اواني هبي يعني داكو باي بريز والله يعني بزانا اقرب كتسكت كوركت قوتي والله عزك فيسبوك شي دابني عزك من انستغرامي دابني ليه ببرسا تبي يستيكت بيها او جا اقدزاني مثلا ورق او شتا مثلا ما سنزر رنقه سلامة تربي رنقه ايمو سلامة تربي تليجرام سلامة تربي لوي كبي يعني واتس ابك دطاني واتس اب شي دابني كتنها لبو بيوندي كردنا ونامة والرسالة او بابتانيا نقبيت هندك بستنا وهندك شت كرنقه خرابيه كاني وشي قلت مان زوزور زياترة للانا باش يكاني انستغرام او انستغرام بس عرضي شتي بمعناه تيك توك سناب شات او انا اقصير بكيتيا والله سطا هشتا سطا نوهتي تيا شتي ترفيهية قورانية رقص السمايا عرض كردني افرتي الروتو بمعناه شتي اباحي وباخلاقية ما دام اولانا خراباني زياترة دايكو باوشي وشيار دبي زور اقداري من دالة كان بي كتسي خوم لو دي خوتوشي او بابا تدكي دزاني استا زور كساني كان وكو قرك كوريكا فيسبوك اتش خوي دانا انستغرام اتش دانا تيك توك اتش دانا يا سناب شات اتش دانا بنايو كتان باشا او كتب استزماري تو دازالي رق رسبي كتش دانا يا كرة دي ادي دكا بتنقصي خوشي او كرة قرقي كقرقة لبيستي مر ديتن آدي دكا دبت برادري دي سبل زود دار رنگ بناوي زانستي بناوي بابتي علمي بناوي تار السري شيشة او وكو قرقك ددبا لناو الدبا على اقل قدر الزكاة رنقا زود زاروا بدل صافي خوت تنكس تيكتيا بفيسبوك تن افرت تيكتيا بوهي انستغرام بوهي تيك توك بوهي سناب شات رسمي روتي خوي نادي رسمي خوي نادي بدل صافي او اخري او رسمي بويتا دردو بلا بهزارها شي وفوتوشوب وقوران كاديل لسرطس بكي كرديا باريتي زور غمله بني درنا هاتيا لويا برا بريزا كان دايكو باو كاني بريز زور اقداري من دالا كان تامن كتسو كرة كان تامن يعني كرة كتسكت مشاركي فيسبوك شيء اذا بانجيكا بري كرم لوستا اخذتي استفاده لي دكي لوي براستي يان تيك توك يان هر يتشيق لوانا براسي دبي اقدار بي او اقر هات كتسكت كرة كلا قطاب خانه دري داي بابا والله ما مستق قوتي دبي جروب شي دروس كان دبي جروب شي دروس كان لوي كوائما مثلا معلومات لو دنيرين الدرس الشرح كنا كان مثلا دنيري يان طلبيه كبيوستي بويه مثلا لون منا جيل درسي ما مستعد كرا بقري بتايبت لو بولي شاشكان يان اواني كدرس يان جرانا لكليه هندسنا الاواني لا كوليجي بزيشينا الاواني كدرس كان يان قرصه بيوستي يان با كاكا مثلا لون من الطاني يوتيوب تشبكوا دطاني تليجرام دطاني واتساب اوانا يوتيوب دطاني لقري كونتاكت هبيتن اوانا بها ماشي ودطاني مثلا استفادي لي بكري بلام والله فيسبوك
ئینستاگرام و تیک تۆک و سناپ چات و ئەو بابەتان هەتا دەکرێت کوڕان و کچان خۆیان لێ بپارێزن بە تایبەت لەو تەمەنی هەرزەکار کارەساتە تووشی کارەساتی زۆر گەورە دەبی واللهی پیاوی زۆر بە تەمەن یعنی کابرا عمری 40 ساڵ 50 ساڵ بووە باشە بە یەک وەڵامدانەوەی فەیسبووکی بە یەک ئادی بە یەک شت چەند دەفتەری زەرت کردیە باشە تەلەفۆنی لۆ کرایە و کوڕەکە خۆی کردە پیاوەکە خۆی کردە ئافرەت دەی لەگەری پێدا چووە قسەی بێمەعنا عاشقاتی ڕسم و ئەو بابەتانە حتا گەیشتە ئەوەی کابرا یعنی مەسەرەن عەرزی خۆی کردی یعنی خۆی ڕوود کردەوە ئاخری ڕسمەکەی هینە ئەگەر وانەکەی ئەمن ڕسمەکەت بە خێزانت پیشیان دەدەم بڵاو دەکەمەوە کابرا پیاوێکی زۆر گەورەشە بە حساب لۆیە هەستایە سوڵحی لەگە کابرای کردیا بە چەند دەفتەر بەس لەوەی وازی لێ بینیتن ئەو ڕسمەی بڵاو نەکاتەوە لۆ ئینسان یعنی ئاخر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرمودەیەک دەفەرمێ لا تكونوا ئیمعا لەگەر بەگەرکەتیان بەگەر مەکەوە لەگەر ئامێ مەچوە شامێ اینجا گوتیان ئەی پێغەمبەری خوا مەبەستە چێ لە ئیمعا فەرمی ئین ئەحسن الناس ئەحسنوا وئین ئەساء الناس ئەساءوا ئەگە خەڵک باش بی باش دەبم ئەگە خەڵک خراپ بی ئەمنیش خراپ دەبم کو دەبی ئەگەر تو پیاوی ئەگەر تو ئیمانداری ئەگەر تو مسلمانی ئەگەر تو مردی هەمیشە و بەردەوام دەبی احتیفاظ بەو کەسایەتی خۆت بکەیت ئەمما ئەگەر خراپی دەبی باجەکەی دابنی ئەوە پێغەمبەری خوا وەسفمان لۆ دەکات نابی هەرچی بێ ئێستا خەڵکەکەیە بەس ئومێد و ئاواتی ئەوەیە کلیک بکە چاکە خراپە باشە ئیلحادە کوفرە بێدینیە ڕاستە درۆیە حەقی نییە کاکە واللهی ئەوە کارەساتە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم جاری وا هەیە یەک درۆ دەکرێ تبلغ الآفاق هەموو دنیا دەگرتەوە سبحان الله هەموو ئاسۆیەکانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا ئەو درۆیە پێی دەگا ئینجا دەفەرمێ خەڵکەکێ تێی دەکەون ئەوە یەکێک لەو کارەساتانەی کەوا یەک لە نیشانەکانی پێغەمبەری خوا ساڵچەکە بازەکە کە یەکێکە لە نیشانەکانی ڕۆژی قیامەت یعنی ئەگە سەردەمانی زوو بگۆترابایە باشەکو بە یەک ماوەیەکی زۆر کەم کابراەک درۆی کە بگاتە هەموو دنیا بەڵام ئەو ڕۆیە یعنی یەک خەبەر بە لەحزە دەگاتە هەموو دنیا لۆیە بەڕێزان وەکو لە زنجیرەکانی پێشوو باسمان کرد بەڕاستی ئەو تەکنەلۆژیای سەردەم دنیای هەموو کردە گوندەک وە گوندەی کردە هەموو دنیا لۆیە دەبێ ئینسان زۆری وریابی زۆر ئاگاداربی لۆ بەکارهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە لۆیە چەرخاڵەکێ بەگشتی هەر کەسێک دایک و باوک بە تایبەت کە پەروەردەی منداڵەکە لە ئەستۆی ئەو دایک و باوکەیە کاتێک کوڕەکەی کچەکەی پێویستی بەوەی بوو مەسەلەن لۆ نمونە لۆ بابەتێک لە بابەتەکان یەکێک لەو تۆڕە کۆمەڵایەتیانەی هەبێ یەک کەمیشت دەبێ ئەو دایک و باوکە یعنی دڵنیابی لەوەی کوڕەکەی کچەکەی تێناکەوی گەیشتە ئەو تەمەنەیکەوە زاڵبی بەسە خۆی تووشی داوی گورگ و دڕندەکان نابیتن بەسەبەبی ئەو فەیسبووکە بەسەبەبی ئەو ئینستاگرامە بەسەبەبی ئەو تیکتۆکە لە ناو بچی دەبی زۆر ئاگاداربی برێ کوڕەکەم کچەکەم ئێستا ئەتوقەینە توێ کولیەی پێویستت بەوەیە مەسەلەن یەکێک لەو تۆڕە کۆمەڵایەتیانە بکەیەوە ئاساییە بەڵام دەبێ لەژێر چاودێری خۆمی دەبی زۆر ئاگال لە خۆبی دەبی نەسیحەت و ئامۆژگاریەکی باشی بکە لەوەی کەوا ئاگادار بیتن هەتا ئەو منداڵەی تووشی کارەسات و تووشی خراپەکاری نەبی خاڵی دووەم ئەگەر کەسێک هەر یەکێک لەو تۆڕە کۆمەڵایەتیانەی دانا دەبی دایک و باوک ئاماژەی بکە کوڕی خۆم نەکەی ناوی بێمەعنا شتی خراپ دابنەی کە نەگونجێ لەگە کەسایەتی تو مەسەلەن لۆ نمونە کچەکە پێویستی بەوەی ئینستاگرامەچی هەبی یان مەسەلەن پێویستی بە واتسئاپەچیە وەنیا ناوەچی ڕێک و پێچی خۆی دابنێ مەسەلەن با بە ناوی برایەکی دابنێ با بە ناوی بابی دابنێ ئەگەر لە خۆی ئەمین نییە ڕەنگە ئەو کچە یان مەسەلەن ناوەچی مستەعاری جوان ڕێک و پێک دابنێ بە شێوەیەکی ڕێک و پێک وە لە بۆ کوڕ نابی کوڕ فەیسبووکەکی خۆی ئینستاگرامێک واتسئاپەکی هەبی بە ناوەکی غەیری ناوی خۆی بە تایبەت ئەو کوڕانێکەوە بە ناوی کچان شتدا دەرێت لۆ ڕاوکردی کچان
لۆ پەیوەندی دروستکردنی ناشەرعی لەگە کچان داک و باب ئەگە هەستی بەوەی کرد زۆر عیبە خۆیان لێ بێدەنکەن زۆر گوناحبارن خۆیان لێ بێدەنکەن وەرە کوڕم عیب ناکەی ئەو چی ئەوەت دانایە لۆ خۆت کردتەکرد دەبی ئاگاداری منداڵەکەی بکاتەوە. خاڵی سێەم یەک لەو شتانی کە زۆر مهمە داک و باب بەتایبەت بەسەر کوڕەکەی فەیزووچی یان کچەکەی تەمەشا دەکە ڕسمەکی نالایق و ناڕێکی دانایە مەسەلەن لۆ نمونە ئەوجە ئی خۆی بی یان ئی یەکەچی بی زۆر کەسەیە بەدڵ سافی خۆی یان بە نەزانی خۆی دێت چ دەکا ڕسمی خۆی و خێزانی بڵاو دەکاتەوە وەڵاوە ساڵیادی ڕۆژی هاوسەرگیریمانە ئەوە ڕۆژی عیدولمیلادە خۆی و خێزانی ڕوت کردەوە عەرزی دەکاتن ڕەنگە ئەو ڕسمە کارە ساتی لێ بقەو بێتن لۆیە بە تایبەت کەسانی خاوەن کەسایەتی کەسانی دیندار خوانات ڕێکوپێک حیف و مخابنە واللهی حیفە یعنی ئەو شتانە بکەن ناگونجێ لە بۆ کەسێک کەسایەتی بیتن ڕسمی خێزانی ڕسمی بوچی ڕسمی کچی جائری بڵاو بکاتەوە دەبێ ئینسان ئاگادار بی بڕاستی. خاڵی چارەم دەبێ ئینسان زۆر ئاگادار بی کە دەچێتە ناو ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە قبولی هەموو کەسێک مەکە بێتە ناو ئەکاونتەکەی تو غەڵەتە هەیە بەس دۆی ژمارەی سەدیق و برادەرەکانی زۆربی فرێندەکانی زۆربی حەقی نییە هەر کەسێک بێ ئادەچی لۆ بدێری وەری دەگریتن ئەوە غەڵەتە نا هەر کەسێک ئادی لۆ ناردی یعنی تەڵەبی سەداقە داوای لێکردی لە فەیسبووکەی خۆت وەری بگری بڕۆ ناو ئەکاونتەکەی کلیکەچی لەسەر بکە تەماشا بکە بزانە بارگراوەندی ئەو کەسەی کووە کەسێکی باشە کەسێکی شتاکە کەسێکی بەدینە یان کەسێکی ملحید و بێدین و ئیباحی و خراپە ئەگەر ئەوەی ڕاست دەکەنە خۆت بلۆچیکە وازی لێ بینە ئەگەر کەسێکی چاکە زۆر جاری وا هەیە ئەمە حەز دەکەم بزانینا هەمان ئەو تیکتۆکە کە ڕەنگە زۆر شتی خراپی تێدابی بەڵام خەڵکەکە کردیتە مینبەرێک لە بۆ دەعوە و بانگەوازی ئەوەش هەیە کاکە لۆی ئەگە کەسێک ئەو شتانە بەکاربیێنی ئەستەن ئەم پێم وایە ئەو شوێنە خراپانەی کە زۆر لۆدی خراپەکاری لەسەرا با شاڵاوێکی خواناسی دینداری دەعاوی پەیدابی وەکو شاڵاو هەوڵ بدەن بیگۆڕن بەرەو ئاراستەی چاک ئاەتی قورئانی تێدا بخیندرێتەوە دەنگە خۆشەکان وتارە کاریگەرەکان با تێیدا بیتن زۆر بی ڕەنگە خەڵکێک تەئسیر ئەو خەڵکە خراپە کاتێک کە چاوی دەکەوتە سەر وتارێک شتێک ئیسیفادەی لێ بکاو واز بینی لەو گوناح و تاوانانەیکەوە تێیدایە لۆیە ئەو کەسێکەوە تەڵەبی سەداقە و ئادی کەسێک وەردەگری هەتا تەعکید نەبی لەو کەسەی وەری دەگری قبولی مەکە. خاڵیشتر هەر بابەتەکەت بڵاو کردەوە زۆر ئاگال لێ بیتن یعنی نەسیحەتی کوڕ و کچەکەت بکە ڕۆڵە گیان بە هەموو چەپرەیەکی هەر مەپەڕە بە هەموو ئاوەکی مەکەوە مەلەوان مەکە مەلا یعنی نەکەویە ناو مەلەوانی زۆر ئاگادار بە لۆیە ئەگەر بابەتەکە دویستت بڵاوکەیەوە ورد بۆ بزانە ڕاستە یان درۆیە زۆر جاری وایە حەدیسێک مەوزوعە بە ناوی پێغەمبەری خوا بڵاو دەکرێتەوە واللهی چەند کەس ئەو حەدیسەی بیری ئەتوو گوناحباری یان ئاەتێک تەفسیرەکەی بە غەڵەت لێکدایتەوە یان معلوماتێکی بە غەڵەت بڵاو دەکرێتەوە یان زۆر جار شتێک دەکرێت بەس لە بۆ کۆمنتی زۆر بە قوتکردنی پەیجێک دەڵێ هەر کەسێک ئەو حەدیسەی پێغەمبەری خوا فەرموویەتی ئەوها هەر کەسێک دە کەس لۆ دە کەسی بنێری ئەوە خێری ئاوە ئاوەیە ئەستەن حەدیسە نییە ئەوە ئەتوو وەرە بزانە ئەو دەعوە ناڕەوایە ناڕێکە لۆیە ئاگادار بن ئەو شتانە ئینسان دەبی وریابی ئاگاداربی شتی وا بڵاو نەکاتەوە. خاڵی شتر زۆر مهمە هەر بابەتەکەت بڵاو کردەوە لێ ورد بەوە تەعکید کە بزانە ڕاستە ئەو جە بڵاویکەوە. خاڵی شتر ئینسان دەبی زۆر ئاگاداربی هەر بابەتەکەت بڵاو کردو ئەگە پەیوەندی بەتونیە بڵاوی مەکەوە مەسەلەی فتووا پەیوەندی بەتونیە بابەتێکی زانستی کە ئەتو خۆتی لێ نازە کە تایبەتی خۆت نییە خاص نییە لە تەخەسوسی خۆت نییە خۆتی لێ مەدە کاکە ئەگە بابەتێکی زمانی عەرەبیە ئینگلیزیە بابەتێکی فیزیاییە بابەتێکی ئاینیە یعنی مەبە مراچی هەموو ناو قاپەچی خرەوە غەڵەتە بەڕاستی گوناحبار دەبی. خاڵیشتی دایک و باوک دەبی زۆر ئاگادار بن زۆر جاری وایە لە فەیسبوک لە تیکتۆک لە ئینستاگرام لە سناپچات لە هەموو ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە قسەی زۆر ناڕێک قسەی زۆر ناشرین جوێندان قسەی ناڕێک
دەکرێتن دەبێ ئاگاداری کچوکڕەکە بکەوە ئاگەل لێبێ هەر پەیجێکی وادی بلۆچیکە لی وەرە دەرێ نەکەی تێوە بگەڵی لەگەریان خاڵیشتر خۆ پاراستن لە کەسانی خراپ خاڵیشتر زۆر گرنگە ئەوەی کە زۆر مهمە بەڕاستی ئەوەیە کە ئینسان ئەو بابەتە ئەو فەیسبووکەی کە بەکاردەیدیتن دەبێ ڕقم سڕیەکی زۆر وردی هەبیتن لۆی خەڵکێک نەتانی خەرقی بکە خەڵکێک نەتانیتن بستە ناوی بە ناوی توشتی خراپ بڵاو بکرێتەوە لۆیە بەڕاستی ئەو چەند خاڵێک کە باسم کرد ئەوە ئەرچی دایک و باوکە لە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاراستەی منداڵەکانیان بکەن پەروەردەیان بکەن چۆنیەتی بەکارهێنانی ئەو بابەتانە ئەگەر هەر بابەتێک لەوانە هەر تۆڕێک لە تۆڕە کۆمەڵاتی خراپەی هەبی لایەنە باشەکەشیان لە بۆ دیاری بکرێ ئاها کوڕی خۆم لە فەیسبوک فرانە فەیسبوکی فرانە مامۆستا زۆر بە ئیسیفادەیە وتارەکانی دادەبەزی لە تیکتۆک مەسەرەن فرانە کەسی ئاد بکە لە تویتەر لە ماسنجەر لە ئیمۆ لە یوتوب بە تایبەت مەسەرەن لە یوتوب هەیە کەسەکەیە بە تایبەت کۆمەڵ گەنجێک هەنە بەڕاستی پێم خۆشە دەستخۆشیان لێ بکەم ئەوانە یوتوبەرن کە دێن یعنی شاڵاوەچیان کردیە لۆ بڵاوکردنەوەی وتاری ئاینی لۆ دەرسی وانەی ئاینی لۆ دەرسی قورئان لۆ مەسائیلی تەجوید ئەوە زۆر مهم و گرنگە بەڕاستی خۆزگە لە هەموو ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بەڕاستی یعنی هەمووی شاڵاوەکی لۆ دروستکەن ببێتە تۆڕی کۆمەڵایەتی بانگەواز دعوە إلى الله پاک و بێگەرد کە هەمووی خەڵک ئاراست بکەن بەرەوشتی باش و چاک و جوان و ڕێک و پێک ومێدەوارم خوای گەورە خۆمان و ماڵ و منداڵمان بپارێزێ لە هەموو خراپە و خراپەکاریەک